ئاو بە توخمێکی سەرەکی دادەنرێت بۆ زیندەوەران بە تایبەت ڕۆک و مرۆڤ، چونکە ڕۆژانە مرۆڤ پێویستی بە نزیکەی 2 لیترونی و ئاو هەیە. ئاو دەبێت بە جۆرێک پاکش بێت کە شیاوی خواردنەوە بێت. ئەگەر هات و ئاوی خواردنەوە پیس بوو، ئەوە مرۆڤ تووشی نەخۆشی دەبێت، چونکە ئاو ناوەندی گواستنەوەی نەخۆشیەکانە کە ڕاستەوخۆ تێکەڵ بە لەشی مرۆڤ دەبێت. قەزای دەربەندیخانێکێکە لەو شارۆچکانەی دانیشتوانەکەی لە پێش ساڵی 2008ەوە بەدەست کێشەکانی کەم ئاوی و پیسبوونی ئاوی خواردنەوە دەناڵێنن. بە پێی ئەنجامی راپۆرت و پشکنینەکان، ئاوی خواردنەوەی دەربەندیخان هیچ مەرجێکی تەندروستی تێدا نییە و لە ڕووی فیزیاییشەوە تام و ڕنگ و بۆنی گۆڕاوە. هەر ئاوێکیش ئەو سێ ڕەگەزەی گۆڕاشیاو نییە بۆ خواردنەوە. ئەمەش بۆتە یەکێک لە کێشە گەورە و سەرەکیەکانی دانیشتوانی ئەم قەزایە. دیارە هۆکارەکانی پیسبوونی ئاوی دەربەندیخان هۆکارگەلێکی زۆرن، بەڵام گرنگترین هۆکار کە باسیگەن بریتە لە پیسبوونی سەرچاوی سەرەکی ئاوەکە، بە تایبەتی تریش کە قسەی لەسەر بکەین تانجەڕۆیە. ئەڵبەتە تانجەڕۆ یەکێکە لەو سەرچاوە سەرەکیانەی کە ئاوەکە دەڕژێت دەریاچی دەربەندیخان، کۆمەڵێک کارگەی تایە. ئەو کارگانە بەبێ هیچ هەلومەرجێکی ژینگەیی پاشەڕەکانیان دەڕژێتە ناو ئاوی دەریاچەی دەربەندیخانەوە. جگەلەوە پاشەڕۆکانی بڵێن زێراب و ئاوەڕۆی شاری سلێمانی بە تایبەتی زۆر جار کە قسەی لەسەرکراوە پاشەڕۆی پزیشکیەکان کە ئەمانە هەر هەمووی هۆکارگەلێکن کە دەتوانین بڵێن سەرچاوی سەرەکی پیسبوونی ئاوی دەریاچەی دەربەندیخان. جگەلەوە پاشەڕۆی تریش بۆ نمونە ئەو کاتێک کە ئاوی دەریاچەی دەربەندیخان کەمەکاتەوە جوتیارەکان پەنابن بۆ بەکارهێنانی ئەو زەوانەی کە ئاوەکەی لێنەماوە. ئەڵبەتە من بەشێکی زۆری موادی عضوی و موادی کیمیایی و پەینە کیمیایەکان بە دڵنیاییەوە بەشی زۆری ئەوانە لەناو ئەو زەویە تەڕەسب دەکاتەوە کاتێک کە ساڵانی دوایی باران لەگەڵ بارانە ئەیهێنێتەوە. ئەمە بەشێکی تری پەیوەندی بەوچیوە پەیوەندی بە کەڵەکەبوونی بەشێکی زۆری پیسایی لە ناو دەریاچەی دەربەندیخان. سروشتی دەریاچەوەیە کە جار ناجارێت چەندین ساڵێ بۆ ئەوەی کە پاک بێتەوە، بەڵام ئەم دەریاچە بە درێژایی 50 ساڵی پێشوو هیچ پرۆسەیەکی تێکەڵکردنێک و پاکردنێکی نەبووە. کەواتە دەیشبینین کاتێک کە ئاو کەمەکە زیاتر لە شارەکە لە دەربەندیخان بینینی پیسبوونی ئاوەکە دەرکەوتەتر دەبێ و ئاشراتر دەبێ بۆمان. قەزای دەربەندیخان دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانی بە دووری 67 کیلۆمەتر. بەپێی ئاماری ساڵی 2017 ژمارەی دانیشتوانی قەزاکە 52,945 کەسە ڕووباری سیروان لە خۆرهەڵاتەوە و ڕووباری دیێوانە لە خۆر ئاواوە دەورەیانداوە.
قوربانگیان من سایەخی ئەو تەنکەرەم ئاو ئەبم بۆ ماڵان بۆ دەربەنی خان زۆری ماڵان ئاویان نییە گەڕێکی وا هەیە لە هەفتەیەکە جارێک دوو جار ئاوێت ئاوەکەیش کەمە من ڕۆژانە 3 تەنکەر 4 تەنکەرێ ئەبم بۆ ماڵان خەڵکیش زۆر بێپارەیە خەڵک زۆر داماوە بەڕاستی ڕۆژانە خەڵک داوای ئاوەکە جاری وایە سەعات 12 شەو تێم ئاو بم لێرە ئەوە مەسەلەکەی بێ ئاوی دەربەنی خانی کشتووە ئاوەکەیش پیسە سەرچاوەیەکی پیسیە ئەوەتە بە بەرچاوتان هێتە خوارەوە تێکەڵی ناو ئەو ئاوە بێ ئەشێ بۆ کەلار و گەرمیان خۆم ئاوی بیری ماڵی خۆ بخۆم ئاوی ئێرتیوازیمەیە بیری ئێرتیوازیمەیە قەرزم لای خەڵکە تا ئێستا دوو مانگیژە پارەی نییە بمداتی زۆری ماڵانی ژێن لە ماڵانی وەکو من مەسەلەن بیرمەیە دەیان ماڵ تێ لە ماڵی من ئاوە بەیاچن بۆ ئیمام حەمە بۆ ئاو داواکاریانە و مەشروعەیە کاکەوە لە 2002 خەریکن ئەو ئیشە تەواو نابێ خەڵک یعنی بێزار بووە بێتاقەت بووە بەڕاستی خەڵک زۆر بێتاقەت بوو بێتە سەر جادەیەشەی گرن و ئەیانکە دەسوزبوو دەوەڵامی ئەو پرسیارێک کە ئایا چەند کەس تووشی نەخۆشی بووەوە ئەو نەخۆشیانە چین کە لە دەرەنجانی پیسبوونی ئاوە دروست دەبێت بێگومان یەکێک لە سەرچاوەکانی ژیان و ژینی ئینسان ئاوە بێگومان دوو هۆکار هەیە بۆ پیسبوونی ئاوە هۆکارێکیان فیزیاییە ئەوە بابەتێکە ڕەنگە باسی نەکەین بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بەلای ئێمە بابەتە کیمیایەکەیەوە بەکتریۆلۆژیەکەیەتی واتە لە لایەنی کیمیاییوە بێگومان ئێمە کاتی خۆی کۆمەڵێ داتا و فەحسات کراوە بۆ پشتین بۆ ئاوی دەراسی دەربەندەکان کە ئەو مادانەی کە هەن هیڤی میتاڵەکان تێدایە کاریگەری لەسەر توشبوونی نەخۆشیە سەرەتانەکانەیە بەشێکی تری پەیوەندی بە بوونی بڵێم بایۆلۆجی وایە واتە بوونی میکرۆب ئەم ئاوەکەیت لە دەریاچی دەربەنی خانۆک باسماکە جگەل لە بابەتی کیمیای بابەتی میکرۆبایت میکرۆبیش دیایە بۆیە ئەم ئاوە فیلترێشن ناگە و پاڵاوتنی بۆ ناگرێت بە دڵنیاییەوە ئەو نەخۆشیانێک کە تووشە بن بەشێکی زۆری سەردانە وە زۆر لە سوسیال میدیای دەربەنی خان و گوێمان لێ بێت و لە داتاکان و پێمانەڵێک کە دەربەنی خان بەداخەوە زۆرێکی زۆری تووشی نەخۆشی سەرەتانە بن کەواتەمە ڕەنگە تا ئێستا نەماتوانێت توێژینەوەیکی زانستی دقیق بکەین لەسەرەوەی کە هۆکارەکانی لە 100 ئاوی دەربەنی خان بەڵام ئێمە هەتا حکومەت دێتە جواب ئەڵێن هەر کەسێک لەم شارە تووشی نەخۆشی سەردان بێگومان بەرپرسیارەتی خێنە سەر ئاوی دەراجی دەربەنی خان جگەل لە بابەتی ژینگەیی هەوا پیسبوون بوونی بەنزینی پیس بوونی پاشەڕۆی تر لە دەوروبەری شار ئەمانە هەمووی پێمانەڵێن کە ئاوی دەربەنی خان هۆکارێکی سەرەکیە بۆ توشبوونی خەڵکی دەربەنی خان بە نەخۆشیە سەرەتانەکان هەروەها گورچیلە یەکێک لەو بابەتانەی کە دەربەنی خان بەشێکی خەڵکی ئەم شارەکە ڕۆن بۆ نەخۆشخانەکان زۆربەی کێشەی گورچیلانەیە جگە لە بابەتەکانی نەخۆشی بەکتری کە تووشی سکچوون و ئێستا ئەوێت ئەمە هەموو ئەو نەخۆشیانە ڕەنگە کاتی ئەوە نەبێت کە بیان ژمێرین بەڵام بە دڵنیاییوە هۆکارگەلێکی زۆر هەن بۆ پیسبوونی ئاوی دەربەنی خان بەپێی ئاماری نەخۆشخانەی هیوا تەنها لە ماوەی ساڵانی نێوان 2011 بۆ 2015 لە دەربەندیخان 152 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بوون کە هۆکاری سەرەکی توشبوونیان بۆ پیسبوونی ژینگە و ئاوی خواردنەوەی دەربەندیخان دەگەڕێتەوە.
وەکو دانیشتوانی دەربەنی خان وەکو ئەوەی کە لێرە دانیشتوین ئەمە ئیشمانە ڕۆژانە هەفتەی جارێ دوو جارە بێ بە بێن و ئاوانە بێنەوە بۆ ماڵەوە لایەمان ڕوون و ئاشکرایەوە ئاوی سەدی دەربەنی خان ئەوە هیچ شیایی خواردنەوە نیە شیایی بەکارهێنانیش نەک ئاوی خواردنەوە ڕۆژانە هەفتەی جارێک دوو جار ئەمە ئیشمانە من لە بخۆم لە سعات 9 تقریبا لە 9 بەیانیوە لێرەم ئێستاشەوە بە سعات 12 باوەڕ ناکەم بۆ 1:30 تەواو بووم قەرە باڵق بە چەند 5 ساعت لە پێشمەوە دوایین کەش وازیان هێناوانی ڕۆیشتون لە بەرەوەی بەریان نەکەوتۆ دەستیان ڕۆشتنەتەوە بۆ ماڵەوە وەڵا تقریبا هەفتەی جارە دوو جار ئەمەوێ بێم ئەگەر دبێ کەم بێن 34 دبێ هەفتەی دوو جار سێ جار بێ بەس ئێستا من خۆمان و ماڵ باوکمە تقریبا 13 دبم پێ بەشی هەفتەیەکمانەکە تقریبا ئەو چوارشەمە کاتۆ ڕاتومەتەوە بۆ ئەمە ئاوی کانیەکە لێرا پێڵەن کانی ئیمام حەمە و ئاوی کاک حەیدەرە پێڵەن حەیدەر چاوەغەم ناسراوە لە دەربەنی خانە ئەویش لە ڕای خوا کە بۆ کارێکی خێری مرۆڤ دۆستانە بەلوعەیەکی خسۆتە ئەم دیوە هۆسشی بێ نایدا جاری وایە گەنج هاتون لێرا سیاریان شۆدە ئاوەکەی گرتۆتەوە نەیدا ئێمە هاتوین بە ناچاری گەڕاینەوە پەنامان بردووەتە شوێنێکی تر زۆر جار نەچم بۆ قەرەداخ لای خۆمان لە باڵخە لێ ئاوێنم زۆر جار دەچم بۆ ئاوەکەی کاک جوامێرێ دەرە دوێن ئالۆ ئەوانە بەکارێنی نا ئەوەشی سیاری نەبێسە پێش من پاسێک هاتبوو تقریبا 20 دبەی پێ بوو کابرا پیرەژنێک بوو ئەوی سیاریم نیە بە 5,000 سیارەکەی گرتوواتە دبەکەم ئەوی ناچار بەشی بیشەوە بەشی 15 ڕۆژ ئاوا بەو شێوەیە وڵای دووری شوێنەکان ماڵەکانی گۆڕێ گەڕەکانی گۆڕێ بۆ نمونە هەیە کیلۆمەترێک هەیە 2 کیلۆمەتر هەیە 3 کیلۆمەتر قەرەدا خشلادیەکان جیاوازە ئێستا بۆ خۆم بەچم بۆ بەڵخەی سەر و تقریبا ئەم 24 کیلۆمەتر ئەو تقریبا 50 کیلۆمەترێکەکە ئەوەی کاک جوامێرش تقریبا پێم وایە 5 کیلۆمەترێک ئەم سەر 10 کیلۆمەتر بێ ئەویش بۆ دەستکەوتین دبەیەک ئاویا 4-5 دبە ئەویشی ڕۆژانم ئەرەوەڵە ئیسا هەر ڕۆژە سەری ئاو نەمانە ماڵی ڕۆژێکی بۆ تەرخانکەی بۆ ئاوک هەرگیز دەبەوەتە بۆ 10 ساڵ جارێک شەچی ئەو ئاوی بمان بەکار نێن ئاوی سیروان بە هیچ شێوەشیایی خواردن نیە لای جەنابتان معلومە چەند جار پشکنی بۆ ئاوەکە کراوە لە ڕووی فیزیایی و لە ڕووی کیمیاییەوە ئەوە چەند جار پرۆژەیەکمان بۆ دەرچووە چەند جار پارەی بۆ تەرخانەکەی تا ئێستاش تەواو نەبووە پرۆژەیە ئێستا تازە بە تازە هەڵێنن دیسان پارێتی بۆ تەرخانەکەنەوە هیچ شتێک لە ئاران نییە وەڵا داواکاریمان لە حکوومەت ئەوێ دەست بەجێ ئام پرۆژەی ئاومان بۆ تاواکاری ئەو بەنداوی دیوانە تاوەکە ئەو پێم وایە لەم ئاوی سیروانە زۆر باشترە بۆ خواردنەوە چونکە سەرچاوەکەی ئاوی قەرەداخ ئەم لادیانەیە تەنها ئەم زێرابی سنووقێنە بۆی دەربەنی خان ئاوە ڕۆژێ سەری ئەو شتیان سنووقێکی بۆکەین زێرابی سنووقی بۆکەین لە ژێرەوە داواکاریمانەوە یا ئەو پرۆژەمان بۆ تەواو بکە پرۆژەکەش پێم وایە لە ساڵ 70 بۆ 80 کارەکانی تەواو بووە بەڵام بێپا دوو بەنداوە دوو سەرچاوی ئاو لە دوو بەنداوی گەورە لە پاڵمانەوە حاڵمانە ئێستا ئێمە هەر ڕۆژێ ئاو نەمێنێ لە ماوەی ڕۆژ تا ئاوە تەرخانکەی بۆ ئاوبردنەوە ئەوشی سیارەی نەبێ سیارەیەکی لێ بگرێت سیارە بەداخلی وەکی لێ بێنێتی لەگەڵ خۆیان ئەو سەرچاوە ئاویانەی دانیشتوانی دەربەندی خان بەکاری دەهێنن بۆ خواردنەوە بریتین لە ئاوی کانیاوەکان ئاوی ژێرزەوی ئاوی دەبەی کارگەکان ئاوی تۆڕی گشتی نیشتیمانی لە ڕێگەی بەکارهێنانی ئامێری پاڵاوتنی بچووک ئاوی تۆڕی گشتی نیشتیمانی بە شێوەی ڕاستەوخۆ وڵای ئەمە هەر لە ئاوی ئەم بیرەی خۆمانە خۆین وڵای ئاوەکەی پاکە و سەرچاوی ئاوی ژێرزەویە و هیچ مشکلەیەکی نییە و وڵای ئاوی بەلوعا طبعاً ئێوە شار خۆتان نەزانن ئاوی بەلوعەی دەربەنی خان ئەو بەحرەیە بەحرەکەش ئەنواع و ئەشکال مەوادی کیمیاوی و شتی نام معقولی تایە و ئاوەکەی بە عەمەلی خواردنەوە و تەنانەت بۆ خۆشۆردن و بۆ بەعزێ شتیش بەکارنایە خەڵکی بەعام شاری دەربەنی خان زۆر لێی ناخواتەوە مەگەر یەکێک نەتوانێت یا سیارەی نەبێ یا بۆی نەکرێ گینا خەڵک هەمووی یا ئاوە کڕێیان لەم گەڕەکانی کە وەکو ئێمە ئاوا تەنکی و شتەیە ئاوە بن بۆ خواردنەوە هەرەوە بەکارێن وەڵا ئەم تەنکی ئێمە تقریبەنەوە 4-5 ساڵێکە بێ دامان ناوە 1000 لیتر ئاوە گرێ ڕۆژانە ڕۆژی لە هاوینە ڕۆژی وایە 5-6 جار پڕێکەین لە زستانیش ڕۆژی وایە 2-3 جار هەر کارەبا ببێ لە بەرەوەی کارەباش لە هاوی باشترە لە زستان ناکەمە بێتەوە ئێمە بەس شەوانە و بەیانیان نەتوانین مەسەرەن ئاوی تێکەین کە پڕێکەی نیترە تا تاوابێ و هەمتر
پڕەکرێتەوە خەڵک لێبا زۆر ئاوی ئەرکی لەسەر وەڵی ترەوەی ڕۆژی لە هاوینا ڕۆژی 5-6 جار ئاوی تێکەین لە زانیشا ڕۆژی 2 جار 3 جار 2 جار ئەوە وەڵی ئەوەنە وتراوە ئەوەنە لەسەری ڕۆشتووە لەوە چێ خەڵک سوابێ و حکومەتیش گوێی ناداتێ داواکاری خەڵکی دەربەنیخان هەمووی بەعامەوەی ئەو ئاوەی کە چەند ساڵا و شەریکانە خەریکن ئەو تورکی و نازانم ئەنواع وەشکاڵ هاتوون ئاوەکە تەواوەکەن با خەڵکیش ئەوەنە بەملاو بەولان نەڕوا هیچ نەبێ ئاوی خواردنەوەی بۆ بێ ئەگەر ئاوێکی تریش لە شوێنێکەوە بۆ حەدیقەیە بۆ جل شۆردنێ شتێک بێ ئەوە کرێ بەس ئاوی خواردنەوەکەی بۆ دابین بکرێ هەر باشترە وەڵی هەرەوەیە داواکاری خەڵکی دەربەنیخان بەعام پاکردنەوەی و ئاوەی ئەو فشارانەی کە خەڵکی دەربەنیخان نەکرد چالاکوانان و کەسانی سیاسی تەواوی کۆمەڵگای دەربەنیخان دانیشتوانی دەربەنیخان چەندین ساڵە لەسەر شەقامن بۆ داواکاری و بۆ پاکردنەوەی ئاوی دەربەنیخان چونکە ئەوان بە چای خۆیان نەبینن ینی لە ڕووی فیزیایی و ئاوەکە ئاوێکی نەخوازاوەوە لە ڕووی تەندروستیشەوە هەموو پشتینەکان ئەو پەیامە گەشتووە بە خەڵکی دەربەنیخان کە ئەم ئاوە شانی خواردنەوە نییە بۆیە زۆر چالاکی کراوە و تەنانەت خۆپێشاندان و ناڕزایەتی هەل لە ساڵانی 2006ەوە هەتا ئێستا کە دەرکراوەوەی کە ئاوەکە پیسە زیاتر دوای ئەوەی 2013 گەورەترین خۆپێشاندان کرا لە دەربەنیخان کە بۆ ماوەی 2-3 ڕۆژ ڕێگەی سلێمانی کەلار گیرا بە ئومێدی ئەوەی کە دەسەڵاتی سیاسی ناچار بکرێت کە چارەسەرێک بۆ کێشەی ئاوی دەربەنیخان بکرێت ئەوە بوو خۆشببختانە دەسەڵات هات بەدەم داواکانی خەڵکی دەربەنیخانەوە و هەر لە شوێنی ئەم پرۆژە بڕیاری دروستکردنی پرۆژەیەکی پاڵاوتنی ئاو بۆ دەربەنیخان کرا بەڵام لە ساڵی 2013 بەڵام بەداخەوەی ئەبینی ئێستا شەبینی تەنها بینا و دیوار کراوە ئێتر زۆر کەس لێکدانەوەی بۆ ئەم بابەتەکە بابەتێکیانەوەی کە بەڕاستی ئەمەوەکو فشارێک لەسەر خەڵکی دەربەنیخاندانێ بۆ وەکو زۆر جار ناوی دەبێن بە گەمارۆیەکی ئابووری سیاسی لەسەر دەربەنیخان بە گوێرەی ئەوەی کە دەربەنیخان شارێکە هەردەم دەسەمە و ڕام ناکرێت بۆ هیچ هێز و لایەنێکی سیاسی لێرەوە توانین بڵێن دەربەنیخان بۆ ساتێکیش نەوەساوە نەکە تەنها لە ڕووی خۆپێشاندان و ناڕزایەتەکان بەڵکو لە ئاستی بەستنی کۆنفرانس لەسەر بودجە و خودی خەڵکانی دەربەنیخان مامۆستای کیمیا و پسپۆری تایبەتمان هێناوە کە فەحسیان بۆ وەرگتوین و فەحسەکانیان بردووە لە لای مختبەری تایبەتی خۆیان و لە مختبەری سلێمانی پشکنینیان بۆ ئاوەکە کردووە و ئاوەکە دەرچووە کە ئەمانە مادەی پیB قوڕقشم و سیU ئەم مادانەی کە مەترسی گەورەیان هەیە کە بە مروری زەمن لەسەر مێشک و لەسەر گورچیلەکان ئەنیشن لە دڵ ئەم مادانەی تیا بووە ئەمە بەو پشتینانە دیا بووە تەنانەت دەسەڵات یعنی ئەمە وەرەقەمان پێەیە کە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستەکانی سلێمانیڵێ بەڕێز قایم قامی دەربەنیخان ئاوی دەربەنیخان شیاو نێتکە چارەسەریان بۆ گەنەوە لە هامشی ئەو کتابە قایم قامی دەربەنیخان بۆ سەحەی وتووە کاتی جاردانی ئەمە نییە واتە ئەو بیشارنەوە لە خەڵکە ئاوەکە پیسە کەواتە ئێمە بەرپرسیارەتی ئەخلاقی گەورە خێنە سەر یەک لە دوای یەکی قایم قامەکانی دەربەنیخان و تەواوی ئەو حکومەتانەی کە لە دوای دروستبوونی حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی دوای 2000ەکان دروست بووە چونکە ئێمە سەرۆکی حکومەت ئەو کاتە عومەر فەتاح و پێمان تو ئاوەکە پیسە دواتریشەوە بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان دکتۆر ڕێواز فایق لەگەڵ یا دانیشتوین لە کاتی ئەو خۆپێشاندانێک کە داوای ئاو دابینکردنی ئاماگرۆ بەڕێزی لەگەڵ خۆم لەگەڵ برادرانی خۆشنیشاندەر
دانیشتوی قسەماگرە و بەڵێنی داوە چارەسەری کێشەکانی ئاوگا وە هەموو پەرلەمانتارەکان بە کاک عەلی حەمەساڵ هەمویان ئاگایان لەو بابەتەیە و هەموو قایمقا هەمویان ئێمە ئەوانە بەرپرسەکەین چکە تا ئێستا لە ڕووی کردداری وە هیچ شتێک بۆم شارە نەکراوە ڕۆژ لە ڕۆژ بێت کێشەکان چ لە ڕووی پیسی ئاوەکە و چ لە ڕووی کەمی و کوالیتی ئاوەکەوە زیاد دەکات. پرۆژەی پاڵاوتنی ئاوی خواردنەوەی دەربەندیخان لە ساڵی 2014 بەردی بناغی دانراوە و تەنها لە 155 پرۆژەکە تەواو بوو بۆ ماوەی چەندین ساڵە کارکردن لە تەواوکردنی پرۆژەکەدا ڕاگیراوە. پرۆژەکە لە دوو بەشی سەرەکی پێک دێت. بەشی یەکەم وەرگری سەرەکی ئاو کە ئەمانی خوارەوە لەخۆ دەگرێت. حوزێکی 1500 متر چوارگۆشە، ژوورێکی تایبەت بە ماتۆڕ، ژووری کارەبا، ژووری کلۆر، بورجی بە هەواکردنی ئاو، هێڵێکی گواستنەوە لە نێوان هەردوو بەش بە تیرەی 20 ئینج و بە درێژی 2300 متر کە بەکاردێت بۆ گواستنەوەی ئاو لە وەرگرەوە بۆ بەشی پاکەرەوە. بەشی دووەم بەشی پاکەرەوەی ئاوە کە ئەم بەشەش بەم شێوەیە کار دەکات. دوای ئەوەی ئاوەکە لە ڕێگەی بۆری گواستنەوە وەردەگیرێت دواتر دەچێتە حوزێکی تایبەت کە بە مەبەستی نیشتاندنی 1000 متری چوارگۆشە ئاو دروست کراوە. پاشان دەچێتە ژووری ماتۆڕ و بە هێڵێکی 50 سانتیمەتری دەبەسرێتەوە بە یەکەی سەرەکی پاکردنەوەی ئاوەکە. یەکەی سەرەکی پاکردنەوەی ئاوەکەش لە دوو بەش پێک دێت. بەشێکیان کە ساند فیلتەرە و پاشماوە و خەڵتە و لیکی ئاوەکە کەم دەکاتەوە. بەشەکەی دیکەشیان کاربۆن فیلتەرە کە بۆن و تام و ڕەنگی ئاوەکە ناهێڵێت و پاکی دەکاتەوە. بەر لەوەی ئاوە پاکراوەکە بدرێت بە هاوڵاتیان بە ژووری تایبەت بە پشکنینی کیمیایی تێپەڕ دەبێت و دوای پشکنینەکە دەکرێتە حوزێکی 2000 متر چوارگۆشە و لەوێشەوە دەدرێت بە هاوڵاتیان. ئەم پرۆژەیە لە توانایدایە لە کاتژمێرێکدا 1000 متر سێجا ئاوی پاک بەردەست بخات و بیپاڵێوێت و کێشەی 12000 هاوبەشی ئاو چارەسەر بکات. سەرپەرشتیاری پرۆژەکە و بەرپرسانی حکومی دڵنیایی بە خەڵک دەدەن کە پرۆژەکە 100% خواستی خەڵک پڕ دەکاتەوە، بەڵام چالاگوانان و بەشێک لە هاوڵاتیان بەگومانن لەوەی پرۆژەکە بتوانێت چارەسەری پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەندیخان بکات بەهۆی ئەو مادە قورسانەی لە ئاوەکەدا هەیە. دیارە من قایمقامی نوێی تازەی نوێی دەربەندیخانم ماوەی چەند ڕۆژێکە دەست بەکار بووم، بەڵام بە پێی زانیاریەکانی ئێمە لە ساڵی 2014ەوە بەداخەوە هەر لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی داراییدا یەکسەر بە دوایدا هاتووە، بەڵام پرۆژەکە تا ئێستا ئەوەی من پێم گەشتووە لە سەدا نزیکەی 150 پرۆژەکە تەواو بوو. نەخێر باس ئەم دقەیە کە ئێستا من قسە بۆ ئێوە دەکەم هیچ کارێکی تێدا ناکرێت، بەڵام ئێمە ئینشاءالله ئەوەلیەتی کاری ئێمە پرۆژەی ئاوی دەربەندیخانە بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان و پێم وایە لایەنە پەیوەندیدارەکان ئینشاءالله لەسەر خەتە بن بۆ تەواوکردنی ئەو پرۆژەیە و بۆ دیاریکردنی بودجەیەکی دیاریکراوە. پێم وایە لە بیدایەت و پێتەڵێم سەرهەڵدانی قەیرانی هەر لەگەڵ دەستپێکردنی پرۆژەکە سەردانی قەیرانی دارایی هەڵیکرد خۆدانی سەرهەڵدانی شەڕی نەگریزی داعش و دواتر دابەزینی نرخی نەوت ئەمانە هۆکار بوو. خۆی چارەسەر بۆ بەنسبەت ئاوی گشتی کوردستانەوە پێویستە تەواوی ڕووبارەکان هەموو ئەو سەرچاوانە هەموو ئەو جۆگانە هەموو ئەو ڕێژگانەی کە دێنە سەر ئەو ئاوانەی کە بەکاردێنێ بۆ خواردن بەڕاستی ئەرکی حکومەتی هەرێمی کوردستانە معالجەیەکی زانستیانەی بکە. ئەمە بەش یەکەم.
بەشی دووەمی پەیوەندی بۆیە ئێمە ئێستا ئەگەر ئەمە بەشێکی ئەتوانین چارەسەری نیوەی ئاوی دەربەنی خاگات چونکە بەڕاستی ئەو کاتە وتیان ئەم پرۆژە ڕەنگە استیعابی توانای 25 ساڵی بێت چەند هزار کەسێکی بێ ئەوی کە ئێستا هەمانە سەرچاوی ئاوی سەرتەکە ینی ئەتوانێت کە ئەمانە بەکار بێنێ بۆ ئەوی ئاوی ئەم ناوچە و دەوروبەری دەربەنی خان مەرج نییە دەربەنی خان کاکە ینی هەموو ئەو گوند و شوێنانەی کە لەسەر ئاوی دەراچەی ئاوی ڕووباری سیروان دەژێن مەترسی تەندروستیان و ئەوەی دیێوانە مەسەر ئێستا سەدێکی بچووک ئەکرێت لە دیێوانە بەڕاستی ئەمە یەکێکە لە ئەو مێدانەی کە خەڵکی دەربەنیخان ئەبێت پشتی پێ بەسن بۆ ئەوی بتوان ئاوی دەربەنیخان سەرچاوی ئاوی دەربەنیخان لەوێ بێت ئەویش دوای ئەوەی کە وەک باسمان کرد کە سەرچاوی ئاوەڕۆکە ئەو ئاوەڕوانەی کە لە دەربەنیخان دەڕژێ ڕێگەی لێ بگرن و دوور بخرێتەوە لە کەوتنە ناوی ئەو بەنداوە بچووکە بۆیە گەلێک چارەسەرێ بەڵام گرنگترین چارەسەرەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی ئەخلاقی بەرامبەر خەڵکی دەربەنیخان و تەواوی کوردستان بگرێت ئەستۆ باوەڕ بکە لە هەر لە سەرەتایی دروستبوون و ئەوە لەگەڵ بەڕێوەبەرەتی ژینگە و بەڕێوەبەرەتی ئاوی سلێمانی قسەماگرۆ لە ڕاستە ڕەنگە ئەو بادانەی ئەم پرۆژە ئەو مادانەی کە منێڵێم ئومێ دەگەم تیانە بێت ئومێ دەبەردیان بەڵام ئەم پرۆژە ناتوانێت پاڵفتەی قڕقشم و مادە هێوی میتاڵەکان بکە. بەڵێ ئەوە معلومە لای هەمومان دەربەندیخان ئاوەکەی بەکار نایەوە و دەستگا پەیوەندیدارەکانش ئاگادان و ئینشاڵا لە هەوڵین و بۆ ئەوەی هەموو هەوڵێکمانەخێن لەگەر بۆ بەگەڕخستنەوەی ئەو پرۆژێ پێ دەڵێم ئێستا حالیان لەسەر خەتین و لایەنە پەیوەندیدارەکانیش ئاگادار کراون و خۆشیان ئێستا لە هەوڵی ئەوان ئینشاڵا پرۆژەکە لە ئایندەیەکی نزیکدا بخرێتەکە بەڵێ بە پێی معلوماتی ئێمە ئەو پرۆژەیە هەم چارەسەری ئاو و هەم پاکی ئاوەکەشمان بۆ دەبێت. دابینکردنی ئاوی پاک بۆ بەخەونی ژیانی چەندین ساڵەی دانیشتوانی دەربەندیخان کە سەرەتایی ترین مافی خەڵکە بەرپرسانی ناوچەکە و سەرۆکی کابینە یەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چەندین جار بەڵێنی جیاجیایان بە دانیشتوانی شارەکە داوە بەڵام هیچ کابینەیەکی حکوومەت چارەسەری کێشەکەی پێنەکراوە خەڵکی ناوچەکەش داواکارن پەلە بکرێت لە جێبەجێکردنی پرۆژەی ئاوی خواردنەوەی دەربەندیخان و کاتێک دیاری بکرێت بۆ تەواوبوونی پرۆژەکە و دڵنیایی بدرێت لە پاکی ئاوەکە.